بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەلاو سەجانی پاشی پێغەمبەر کەوێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان بەرنامەی تەندروستی ڕۆژوان بە ئێوە دەگەین و هیواداری و داواکارین لە پەروەردگار ڕۆژووی هەموو لایەکتان وەرگیرا بێ و بەبەر پاداش لە گەورەکەی خوددا کەوتبن و داواتان لێ دەکەین کەوا لەگەر بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆژمان دابن تا کۆتایی بەرنامە لەگەرمان بن دیارە هەروەکو لە بەردەمتان دیارە و بە دەردەکەوێ ئەمڕۆ باسی سەوزە دەکەین. سەوزە تەواوکەری میوەیە کە لە ئەڵقەکانی پێشوو باسی میوەکرا، ئەمڕۆ باسی سەوزەش دەکرێت. دیارە لە ڕەنگەکەی دیارە سەوزە یعنی کەسکە تاک تاک لێرە و لەوێ سپیشی تێدایە. هیوادارم بتوانین لە ڕێگای کاک دکتۆر ئیبراهیم تاهیر پسپۆری تەندروستی کۆمەڵ بتوانێ یەک یەک سوودەکانی و هەروەها گرنگی و بایەخی بۆ تەندروستی هەر تاشێک بخاتە ڕوو. کاکتۆر طبعا سەوزەکان وەک کاکتۆر باسی کرد لە پێشمەندان درایە کە ژمارەیان زۆر لەوەش زیاترە، هەمیان سوودیان هەیە، بەڵام هەندێکیان ڤیتامینێکیان لەگە ئۆکەیتر فەرقی هەیە، جاری وامان هەیە کۆمەڵێکیان نەفسی هەمان سوودیان هەمان سوود و کار و کردەوەیان هەیە. بەڵام ئەوەی کە ئێوە ئێستا کە باسیەکەین وا بۆنەکەشی لە بۆمان دەیەکەوە پیازە. طبعا پیاز ئەویش نەوعی زۆرە، پیازمان هەیە، پیازی خڕمان هەیە، پیازی درێژمان هەیە، خڕەکەش سۆری هەیە، سپیمان هەیە. بەڵام ئەوەی کەەوە زۆر زۆر بەسوودە لە ڕووی طبیەوە ئەو پیازە سەوزەکەی بە تایبەتی ئەوەیان تەڕە پیاز ئەمە پێ دێنن تەڕە پیاز ئەو منتیقەی زۆر زۆر بەسوودە تەڕە پیاز. بەڵێ تەڕە پیاز. ئێستا باسی پیاز دەکەێت، ئەمە لەگەڵ پیازیش دووسێ مادەیەکەمان هەیە لە پیاز زۆر زۆر نزیکن پێویستیان تێکەڵچێش دەکەین. بریتە لە کەوەر لەگە پیاز زۆر زۆر لێک نزیکە، لەگە تەڕەتولە تقریباً تامیشان لێک نزیکە، بەڵام پیاز هەندێک تیژەکەی زیاترە زۆریش لەگەڵێشی دەخورێن لەگەیشی دەخورێتن. هەمووشیان سوودەکانیان بەڕاستی زۆر زۆر بە ئیستیفادەیە، بە تایبەتی پیاز دەست پێ دەکەم چونکە سوودی زۆر زۆرە. کەس بدرن و لە گۆشت ینی نارێن لە گۆشت باشترە، بەڵام نزیکی گۆشتە سوودەکەی. ینی باوەڕکە کاکتۆر لەگە حساب بکەی هەموو شتەکانی بە وردی پیاز شتی زۆر زۆر تێدایە. پیاز و سیر تقریبا هەندوو نفسی من هەتا سی دەزانم سی سوود. طبعا پیاز کالیسیۆمی تێدا هەیە، کالیسیۆم هەمومان دەزانێت بۆ ئێسقان باشە، لە بۆ ددان باشە، مادەی حەدید تێدایە لە بۆ خوێن باشە، ڤیتامینەکان ئەی و سی و ئی تێدایە. بزان سەوزەکانی ئەغڵب ڤیتامین سی بوو، ئەو ڤیتامین ئەی تێدایە، ئیشی تێدا هەیە، بەڵێ و مادەی فسفۆریش تێدا هەیە کەوا لە بۆ مێشکوانە باشە. پیاز مدەڕێرە، یعنی گوتمان ئینسان لە بۆ کلیە و گورچی لەو شتانە زۆر زۆر باشە، شەهیەی دەکاتەوە. ئەو کەسانێکەوە حەزیان لێ خواردنەکان زۆر باش بخۆن، پیاز شەهی دەکاتەوە. و هەروەها پیاز دەبۆ ئەندامی هەناسەر زۆر زۆر باشە و دەکە بەڵغەم زوو بێتە دەرەوە، بەڵغەمەکەیش دەکاتەوە بۆ ڕێکان فراوان دەکاتن. ئەوە لە هەندێک سەوزەکانی دیکە نەبوو. طبعا پیاز لە بۆ پەسی و هەڵامەت وانە زۆر بە ئیستیفادەیە، چونکە ڤیتامین سیشی باش تێدا هەیە و ڤیتامین ئیش تێدا هەیە کەەوە مەناعەمان زیاد دەکا، و ڤیتامین ئەیشی ڕێژێک تێدا هەیە، ناگاتە جێزەر و جەماعەتەکەی لە بۆ چاو، بەڵام ڤیتامین ئەی ئەویش لە بۆ زۆر زۆر باشە. یەک لە جیاکەرەوەکانی پیاز لەگەڵ شتەکانی تر مادەی سیلینیۆمی تێدایە کەەوە خوێن شل دەکاتەوە، کەواتە لە بۆ دڵ زۆر زۆر بۆ دڵ زۆر زۆر مهمە، خاستەن ئەو تەڕە پیازە. وەرکرد ئەمڕۆ دەبێ یعنی بەردەوام لە مانجی ڕەمەزان کاکتۆر لە بۆنەکەی نەبێ هەموو ڕۆژ دەیخۆم، بەس ئینسان دەبێ ئاگای لە بۆنەکەی بی. هەروە کۆلیسترۆل دەینتە خوارێ و سەورێ باشەکەش کە پێ دەن HDL بەسەر دێخی، ئەوەش زۆر مهمە، زۆر گرنگە. و مادەی دژی ئۆکسیدەنتی تێدایە کە بێت ئەنتی ئۆکسیدەنت، ئەوەش لۆ سەرەتان دژی سەرەتانیە، و هەروە خەویش ڕێک دێخی. زۆر بایەخکەواتە ئەمە تا تەنەن لە ڕووی دەرونیشەوە وا دەکا یارمەتی دەدا کە تۆ ئەگەر خەوت جوان ڕێخست کەواتە بە ئارامی دەنوی و سبەرش تەنانەت سالاک دەبی بۆ ئیشکردن، کەواتە زۆر گرنگە. و ئازارش چێنە ئازار، یعنی ئازاری چۆک و ئەوانەش کەم دەکاتەوە و لە بۆ دا مرۆڤ بەکاردێتن، لە بۆ چۆگەشت و پشتێشەی بەکاردێ، و لە بۆ سوکەریش دەتانی بخوا و کەسێک سوکەری هەیە چکە شەکری تێدا نییە، سەنجی دەخوا مشکلەمان کەواتە برێ ئەوانەی نخۆش شکریان با بەردەوام بیخۆن. و هەروەها لە بۆ تاخیربوونی پیربوون، یعنی وە دەکات کە ئینسان درەنگ پیر بیتن، کەواتە جوان بی و هەمیشە معنەوە سوودی زۆرە، وە دەکات ئینسان دایمەن گەنج بی و ڕێک و پێک و جوان دیار بیتن، چونکە سوودەکانی زۆر زۆرە.
لە جەماعەتی کەوەر و تەڕەت و لێ بۆ پێویست ناکە باسییان کەین هەماشتا بەڵام پیاز لەوان سوودی زیاترە دەتوانین بڵێ گەورەی هەمویانە بەڵام پیاز ئەو کەسانێکەوە قورحەی مەعیددان هەیە یان دوازدەگریان برینە پیاز نابی بەها بە تەڕی بۆ شتی بخۆن زۆر خراپە ینی لەگەر خواردن دەتوان لەگە خواردن بە کوڵایی بە بخوا باشترە کوڵاوی دەکرێت بە برژای بە کوڵای بخۆیان لە شیشداتن باشترە چونکە توندیەکەی دەڕواتن و کاریگەری خراپی لەسەر نابی و هەروە ئەو کەسانی کە زەختیان کەمە زۆری نەخۆن چونکە زەختی دادەبەزین لەبەر ئاوی باش تێدا هەیە گوتمان لە دڵ باشە لە بۆ سووری خۆیان باشە خوێنی شل دەکاتەوە کاتێککە زەختی کەم بوو زەختەکەی زیاتر دێتە خوارێ و بێتاقەت دەبیستەوە بۆ کەسانی کە پارەپسوی یان فشاری خوێنەکەمە بۆوان باشە بخۆن بەس بۆ ئەوەی کە نیتی دەتوانی بە ڕێژەیەکی زۆر کەمتر بخۆ بینە سەر بیبەر دێسەر بیبەر یان دێسەرسی والله حەز دەکەی دێسەر بیبەر سەوزی شێ ئەوزا توندەکەش سوودی زۆرە و بیبەری سەوزیش ئێستا زۆر بێنە سەر بیبەرمەدە وەرە سەر بیبەر ئەگە بەڕێز پێدامە خوار ئێستا نۆبەی معدەن و سوکەرەوزیە باش فەرموو تەمە معدەن و سوکەر و تازە باسمان کرد ئەوانە هەموو سوودیان زۆرە بە تایبەتی ئەو سەوزانێکەوە پەلچیان زۆر سەوزە بەرەو ڕەشی دەڕۆن ئەو مادەی حەدیدی زۆر تێدا ئەوە لە بۆ خوێن زۆر باش بۆیە بریتە معدەن و سوکەرەوز دەرەجەیەکن لەگەڵ بیبەر ئەو بیبەرانەیەکەوە سەوزن بەڵام ڕەنگەکەیان تۆخن ئەوە زۆر تۆختە لەوان ئەو منتیقانە ئەو مادەی حەدیدی زۆر تیا و ڤیتامین سیشی زۆر تێدایە طبعا لە زۆر کتابان دەڵێ ڤیتامین سی ناو بیبەری سەوز تقریبا خۆی دەداتن لە پرتەقاڵ و ئەوانە ڕێژی زۆر باشتدایە لەوێکەوە زۆر مهمە سەرچاوی معدەن و سوکەرەوز طبعا منطقی خۆمان بۆ دەریا سپینا و ڕاست و تورکیا و عێراق و ئێران ئەو وڵاتانە بووە مادەی حەدیدی زۆر تێدا هەیە لە بۆ خوین زۆر باشە و ڤیتامین سیشی زۆر باش تێدا هەیە معدەن و سوکەرەوز کالیسیۆمیش طبعا تێدا هەیە لە بۆ ئیسقان باشە لە بۆ گەدەوری خەڵک زۆر باشە لە بۆ کلیەی زۆر باشە طبعا کوزەران نیناتەبان کوزەرە خواردنەکە لەسەر کانیەکان لە منطقەی خۆمان خۆشناوەتی ئەولای زۆر ئەویش طبعا دێتە مەجموعەی کەرەوزی بەڵام لە کەرەوزی زۆر باشترە کەرەوز و معدەنوس و ئەو کوزەرەیە یەک عادەتی هەیە وە دەکاتن میزی ئینسان لە ترشیتی ببتە تفتی لە ناو لەشمان ناو لەشمان ئەوەش وە دەکاتن کەمتر تووشی بەردی کلیە و تووشی ڕمل بن و هەروە کەمتر تووشی ئیلتیهابات بن ئەوان ئیلتیهابی کلیە و بەردیان هەیە محالە بکەن زۆر بخۆن کوزەرە کەرەوز معدەنوس ئەو سێ ئەو زات بە گوشرایی دەیخوا ئاوەکەی دەخوا سومە کاکتۆر زیاتر دەیکۆڵێن بە وەکو ئاو دەیخۆن دیارە لەبەر ئەوەی سوودەکانیان ئاوەکەی بخۆیان و احتیاطی بخوا ئاوەکەش دەبان سوودی زیاترە و هەروە هەرسێکیشیان هەتا جەرجیریش ئەگە بینە ناوان بۆنی شتی پێ خۆش دەکەن هەتا کە ئینسان بیخۆ عەرەقەکەی بۆنی خۆش دەبێت عەرەقەی ئینسانی بۆنی خۆش دەبێت کەواتە زۆر بەکاری دێن لەگە هەندە خواردن تێکڵاو دەن هەتا بۆنی خۆش بێت بەڵێ خۆی بوونی عەرەقە کاک دوکتۆر جاری وایە مرۆڤ ئەگە دەبێن خۆشیشی هەبێ خەڵکانێک هەیە دەیکەن بەسەی بۆنی نییە وارێکە بە شوێنێک لە شوێنەکان ئارەقە دەدا بە خۆ دەزانێت ڕژنەکان بەڵام مادەم ئەو سوودەی هەبی وڵای ئەوە پێویستە مرۆڤ بەکاری بێنێ ڕوونی معدەن و سوکەرەوزیش زۆر زار بەکاردێنن لە بۆ بەهێزکردنی قژ و پیستە و پێ جوان دەبیتن لە بۆ جوانکاری بەکاردێتن و هەمووشیان هێمنکەرەوەن چونکە مادەی فسفۆر و واروها مادەی حەدید و ڤیتامینسیان ڕێژی باش تێدا هەیە بەس جیاکردنەوەکەی چییە لۆکلیە لە هەمان باشترن ئەو سەیە زۆر بەکاربێت لەو کەسانێکەوە دەترسێن تووشیان بەردی کلێبی یان بەردیان هەیە یان کلیان ئیلتیهاباتی زۆرە باوانە زیاتر بخۆن لە خواردنەکانی تر بێنە سەر جەرجیر ئەوە لێدانراوە ئەوە جەرجیرەوە طبعا جەرجیر مادەی حەدیدی زۆر تێدا هەیە بەڵام فەرقی سێ لەگە معدەن و سوکەرەوز مادەی یۆدی تێدا هەیە مادەی یۆد طبعا جەرجیر لە منطقەی خۆمان کەم بوو چەند ساڵی دوایی هاتیە بەڵام لە سووریا و لوبنان لەگەر میسر هەتا سبەنانیش دەیخۆن چونکە مادەی حەدیدی زۆر تێدا هەیە مادەی یۆدی زۆر تێدا هەیە بە ئیستیفادەیە و ڤیتامین ئەی و ڤیتامین سیشی زۆر باش تێدا هەیە و هەروە ڤیتامین ئیشی تێدا هەیە ڤیتامینی گوتمان تەبەن سوودی زۆرە بۆ نەشاتی ئینسان بە تایبەتی هۆرمۆنەکانی جنسی زیاد دەکاتن جەرجیر ڤیتامین ئی تێدا هەیە جیاوازیەکەی لەگەڵ ئەوکانی تر و لە بۆ ئازاریش بەکاردێ بە تایبەتی لە بۆ ڕۆماتیزم مادەی جەرجیر طبعا جەرجیر بەخۆی
دەڕووی پزیشکیەوە بە دوو نوعاتان بەکاربیێنی پێشەوەی گوڵ بکاتن لە دوایەوەی کە گوڵش دەکات یا برێن پیر دەبی بە تەمەن دەبێت ینی تازەیە و هەروەها کە تەواو بەڵێ کە بە تەمەن دەبی و گوڵ دەکاتن و برێن بەرەو پیری دەڕوا خواردنی خۆش نیست کۆ ڕق دەبی ناخۆشە بەڵام گوڵەکەی دەتانم بەکاری بینن لە بۆ بۆن خۆشکردنی دەرمان و بۆن خۆشکردنی پیستە زۆر جاهێ لەگە بۆنەکان تر تێکەڵاو دەکەن و زۆر جاریشەیە گوڵەکەی دەخۆن تاکو بۆنی دەمیان بڕوە کەواتەوانەیە هەر لەوەی بۆن دروستکرابی لە وڵاتان ئەوانەی کە کارگانیە لە فەڕەنساوانە لەوانەیە بە وشی دەکەنەوە دەکەن هەندە کەسێ بەخۆی بۆنی دەمی ناخۆش لە بەرسی حتمانە شەوان درەنگ ناین دەخواست یان زۆر بەدەوی هەناسەت داتن یان خواردنی هەزم نابی یان ئەگەر هەوکردنیەکی هەبی لە دان و لە دانەوانە بەڵێ ئەوە دەتانی گوڵەکەی بخوا هەتا بۆنی دەمی خۆش بیت ئەی تورن نییە کاک بەڵێ توریش باش دەکەن انشاءالله طبعا تور هەیتمان سەرک و پەلکمان هەیە سەرک و پەلگانی ئەوەی کە قاسەکەی بەڵێ سەرکەی لە بن عەردیە قاسکە بنە دەرەیە طبعا تور پەلکەکەی باشتر لە سەرکەکەی لە ڕووی طبیەوە پەلکەکەی باشتر زیاتر ڤیتامینەکان ناو پەلکەکەیە بەڵام خەڵکی خۆمان زۆر زیاتر دەخۆن یەکسەر کاک زۆر کە دەکڕی هێشتا نەینێتوانێت ڕاست ئەو سەوزەی هیندەک لێ دەکاتەوە فرە دەدا سەرکەی دیتەوە بلاکەس دوور دەبی بە ناسی بکڕی پەلکەی بخۆی کەواتە بە ناسی پەلکەی سوودەکەی زۆرە بۆ یان خەرکتیە بگەن کاک زۆر لە گەرمیان پێدێنن ترپ بەس من خوێندون بۆ پرسیاریشم کردیە تەنانەت دەرێ بۆ ئەوانەی قۆلۆنیان هەیە زۆر بە سوودە دیارە هەڵی دەمژێینەکان توانای هینی هەیە بەرێ فەرم ساڵاکی زگە زیاد دەکا بۆ مەعیدە قۆڵۆن باشە ئارەزوو خواردن دەکاتەوە بەڵام تو لەستا 85 ئاوە سەرەکەی سەرەکەی 85 ینی بەس ئاو دەش زیاد دەکات تا دێتە خوارد باشە بەس ڤیتامین ئەی و ڤیتامین سیەکە و لەگەڵ مادەی کالیسیۆم و مادەی حەدید هەموو لە پەلکەکەیە لە پەرچ لە سەرکەیدانیە لۆیە بە پێچەوانەیە تکایە بینێران لەوە دووە زیاتر گرنگجی بە پەلکەکەش بدەن لەبیر نەکەن فرەدەن بیدەنە مریشک و ئەوانە زیاتر دەرێکاکەوە بانەی بین و مارە و پیسە و نەزەمسی پێویستی زیاتر بە خاوینکردنەوە هەیە ناو ئاو بۆیە بەڵە زیاتر ڤیتامینەکەی لە پەلکەی کەواتە سەرکەی تەنها مەتەرەن ئاویتێنوتی دەشێنتن و وارووا ڤیتامینی زۆر کەمیتە هات نووسایە ڤیتامینەکانی زۆر کەمە ینیشانی باسکردن نییە زۆر گرنگە کە ئەوەی باست کردەمیان بەڵێ وهروە پەرکەشی مادەی ئەنتی ئۆکسیدانتی تێدایە ئەویش کە گوتمان دژە سەرەتانی تێدایە و هەتا ڕادێشی باشی ئاوی تێدایە تێنوتی پێدەشتێتن توریش تەبان لە ئەوروپای نەبووە لە وڵاتانی ئیسلامی بردووانە هەتا ساڵی 1580 ئەوزا لە ئەوروپای هەبووە چاندیتیان و ئیتر لەوێ بەڵێ سەری هەڵدای بێنە سەر بیبەر بیبەرمان هەیە باس کرد بیبەری سەوزمان باس کرد بیبەری سەوزت باس کرد هەتا وتت ئەوانەی کەوا زۆر ئەوان ینی کەسکن ڤیتامینەکە لەوێ گوتت باس کرد تەوان بیبەر خڕ و درێژی هەیە هەرچیان تەقریبەوە چیەکەن بەڵام سۆریشمان هەیە زۆر زار هەیە بیبەرە سوورەکە بێستفادەیە بەڵێ طبعا ئەڵمانیا باشترین وڵاتە ئێستا لە بۆ بیبەر لە هەمووان زیاتر بەرهەم دەهێنی و لە 95 ئاوە دەستا دوی نیشاستەیە کەواتە و کەسەی سوکەری شێ دەتانی زۆر بخوا احتیاجی کاکتۆر بیبەر هەشە بە کوترایی ئەو چییە ئەو چۆنس ئەوش سوودەکەی هەمان سوودە هەمان سوودی هەیە سەوزەکە باشترەکە چێ ڤیتامینسەکەی زیاترە معیدەش عەزیەت نادا ئەو کتێ لۆ معیدەی باش لەوانێن نەتوانیم زۆری پێداکەی بە هێلکەیان بە شتێک لەوانەیە خواردەکە ئازار دەدا طبعا ئەوش ڤیتامین سی زۆر تێدا هەیە ڤیتامین B12 و B1 تێدا هەیە هەرچەند لە بۆ خین باشن زۆر جار بیبەر دەکرێت بە مەرحەم یعنی وەکو هاتووان بەکاردێت سەورشی کەمی تێدا هەیە تا بکرێت بە مەرحەم لە بۆ ئازاری جومگەر زۆر باشە ئارەزوی خواردن دەکاتەوە لە بۆ سەرما و لە بۆ کۆخە و لە بۆ پەسی و هەڵامەتیش سوودی هەیە چکە ڤیتامین سێکی زۆر باشی تێدایە چیمانمە تا ئەوە هۆدراوەیەک بخوێنمەوە بۆی بینەران لێمان بێزار نەبن بڵێن هەر باسی شتە خاصمان باز نەکردووە بە کورتێش باسەکەین گوتم هۆدراوەیەکیان بۆ بخوێنمەوە لەسەر سەوزە و میوە ئەو دوای تاوا دەکەین چووکە بەڕاستی تەواوکەری تەنانەت ئەلقەی پێشوشە باسی میوەش دەکا سوپاسی مامۆستا کازم کۆی دەکەین لە دیوانەکەی کە وتم نەوەکانی چریکەی دواڕۆژ کە ساڵی 2007 چاپ کراوە چاپی دووەمیتی کاک دکتۆر بە لەژێر ناونیشانی سەوزە و میوە لە لاپەڕە 156 بزانین دەرێکی دەرێ سەوزە و میوە جۆرەها سەوزە و میوەین خزمەتی مرۆڤ دەکەین ئەگەر زۆر ئەگەر کەم بەردەوام دێینە بەرهەم تا بەهێز و لەش ساغ بن هەردەم وەک گوڵە باغ بن من پرتەقاڵی گەشم
ڤیتامی پڕ ڤیتامینە لەشم، من سێ و سوور و زەردم، دەرمانی ئێش و دەردم، من مۆزم زەرد و جوانم، خۆراکی دڵ و گیانم، من جێزەری پڕ ئاوم، دەرمانی سۆمای چاوم، من هەنارم شەربەتی دەردەدارم، منیش ترێمە ترێ لخم هێشووی جوان دەگرێ، من تەماتە بۆ گشت چێست و زەڵاتە، من پیازم وشک و تەڕم، خواردنێکی بەفەڕم یعنی بەسوودم، سەیری من باینجانم، ڕەش و گەش و جوانم، من بامیەی خۆش و ناسکم، دەمێ تەڕ دەمێ وشکم، ئێمەش سەوزەین زۆر دەڕوێین، بەگشت خواردنێ دەخورێین، تەڕەتوولە و کەرەوزین، لەگەڵ کەوەر هەرسەوزین، هەردوو لامان بەکەلچین، بۆ خۆشی و ساغی خەلچین، هەموومان گەش و جوانین، لە بۆ مرۆڤ دەرمانین، لە هەر وەرزێ هەندێکمان دێینەوە بۆ خزمەتتان، ڤیتامینات هەموو کات گەشە بەلەشمان دەدات، میوە و سەوزە پێویستن، بە سوود و خۆشەویستن، دەبێت سوپاسیان بکەین، خزمەتیان کەین، ئاویان دەین، باگشت خاچی کوردستان بکەینە باغ و بێستان. یعنی بەڕاستی ئەمە ڕووی دەمی دەکاتە بەخۆی ینی هۆنراوەکە داوا لەلایەنی پەیوەندیدار دەکات لە وەزارەتی کشتتوکاڵ و ئاو دیێری دەکات، دەڵێ کاکە گریژمان پێ بدەن، ئاومان بدەن، ڤیتامینتان دەدەینێ، ڤیتامینتان دەدێ، گەشت دەبنەوە. یعنی بەڕاستی ئەمە ئاگاداریەکە و هۆشداریەک دەداتە لایەنی پەیوەندیدار، بە تایبەتی لەو کاتە زۆر بە سوود و بەکار. پێشم فترێکە ڤایرۆسی کۆڕۆنا هەبوو، هەموو دکتۆرەکان دەیان سەوزە و میوەی زۆر بخۆن، ئەمە چەند ساڵ هاوارەکەین کاکە سەوزە و میوەی بخۆن، ئاوی گەرم بخۆن، ئاوی لە پێشنان بخۆن، یعنی شت هەتا بە عەمەلی نێتە پێشت زۆی تمای پێ نادەی توش نەبی، ڕاستەکەی نەبینی نازانی، ناڵێ حاجەت ئوم الاختراع یان دەریاتا لەسەر دەستان نەڕۆی قەدری پێیان نازانی، وەرە چەند هەنگاوێک بەس لەسەر دەست بڕۆ ئەو زانی ئەو پێچەند بە کەلکوسون باسی سەوزەشکە بکەنکەوە خاص بە کورتی باسیەکەین. خاص طبعا دوو نەوعی هەیە، نەوەکەیە لە وڵاتی ئێمە نیە، بە تایبەتی ئەڵمانیا لە ئەوروپای زۆر پێدەن خاصی چیوی، ئەوە مادەچی مخدری تێدایە، ینی هێمنکەرەوەی تێدایە، زۆر جار بەکاردێنن لە بۆ شتی تەقدیر، ئەوجا تەقدیرەکە شەرعی بی یان ناشەرعی مهم لە خۆمان نییە، ڕێژەکەی ئەوەندە بەرزە کاریگەری وایە بەرزە، بەڵێ طبعا دەیگوشن گوشراوەکەی بەکاردێنن، دەیکەنە دەرمان، دەیکەنە دەرمانیان دەیکەنە شتی تر، طبعا لە بۆ سوتانەوەش بەکاردێنن، بەڵام لای خۆمان نییە و چیویە، لای خۆمان بەزەڵاتە دەخوریان بخۆی. طبعا خاص ڤیتامین ئەی کەم تێدایە، ڤیتامین سیش کەم تێدایە، ڤیتامین ئیشی تێدا هەیە، بەس ئاوەکەی زۆرە، بەڵام لەستان 97 ئاوە، ینی لەگە خیاری وەچیەکە ئەو 96 ئەو 97 ینی هەردووچیان بۆی لە ناو زەڵاتە زۆر پێویست، لە بۆ ڕەوانی زۆر باشە، لە بۆ کلێ باشە، لە بۆ کاتی گەرما باشە، لە بۆ تێنوێتی باشە، زۆر مهمە. بەڵام ئەومان باس کرد ئەی بۆ کێشدا بەزی کاکتۆرەویش باشە، پێتریش دەخوا و هیچ تااقیتی دانیم ئاوە بەڵێ سوچیشە و ڕەوانیشی دەکا ئاسانخواانەکەی هەرسکردنەکەی بۆ ناری کاکتۆر، ئەمە لێ زۆر زیاد دەڵێن سەوزە و سەوزەکان بەگشتی لەگەر خیارەوان چەند دەخۆن قەڵەوەکان با بخۆن هیچ مشکلەمان نییە، پێتریش دەخوا و وەزنەکەش پێدا دەنێ پێ قەڵەو نابێت زۆر گرنگ. بەڵام ئەو کەسەی کەوا نەخۆشی پارکینسۆنی هەیە، پارکینسۆنیان لەرزەی هەیە، لە لەرزن ئەوە نابی بخوا، کەواتە پشیلەکان باش نییە، بەڵێ لە بۆ ئەوانێ ڕێی جنسی و زەعیفن نایی بخۆن، چکە جنسی زەعیفتر دەکا، ئەو کەسانەی کەوا خوا نەخواستە نەزیفیشیان هەیە ئەویش لەوان باش نیە، کەواتە ئافرەت نابێت لە کاتی بێنوێژی زۆر بخوا باش نییە. بێنە سەر نەعناع، ئەویش بە کورتی باسەکەین. نەعناع یەک لە جیاوازکەرەکان لەگەڵ کانی کەسی ڕوونی زۆر تێدایە، ڕوونەکەشی زۆر بۆنی خۆشە، بۆیە لە زۆر وڵاتان بۆنەکەی زۆر بەکار ڕوونەکەش بەکاردێنن، ڕاستی نەعناع زۆر بەسوودە کاکتۆر، تقریبا لە ئەغلب ڤیتامینەکانی هەموو سەوزەکانی تێدایە، ئەمە لە ماڵێ زۆر بەکاردێنین، بۆنەکەشی زۆر خۆشە، بە هەموو نوعک دەتوانێت بەوردکرایی بە وشتی دەتوانێت بە تەڕی دەتوانێت بخۆیت لە باخچەی بچینی خۆت. ئارەزوی خواردن زیاد دەکات، لە بۆ سوکسوی باشە، لە بۆ کۆلێرای باشە، لە بۆ دڵهەرچوون ڕۆژانەوە باشە، ئەغری قوڕۆمەکانیش بەکارە هێنا، لە بۆ پیستەی باشە، لە بۆ سەریێشەی باشە، لە بۆ خەوزڕان باشە، لە بۆ دڵە کوتێ سوودی زۆرە ماشەڵڵا. ینی کەواتە بڵێ ئەوانەی چا دەخۆنەوە بە تایبەتی لەگەت چایەکە چای سەوز ناخۆیەوە هەر ئەوەی نەمەگۆ چای چێ دەتوانین بە خۆ درستیکەی، هەر بۆی پرتەقاڵە و مەتەن نەعناع و هەندێک پەلکەتشتکە تێدەکەی و دای لە خۆ بیکەی چایەکی خۆش، تەمە ڕوونەکەشی لەگە ڕوونەکانی تر تێکەڵاو دەکرێت بۆ ئەوەی تامی ڕوونەکەی خۆش کاتن و سوودەکانیشی خەڵک لێ بێ بەش نەبی.
کەواتە ئەو فەرق جیاوازی هەیە ڕوونەکەی زۆر بەسوودە بەخۆش ئیستفادەی وڵا پێویستە زۆری هەیە. ئەی قەرنابیت قەرنابیت و بروکلی هەردووچان نەفسی جەماعەتن یەکەوەنا کەمە ناو کۆمەڵگەی خۆمان نەبووە خێزانن قەرنابیت و بروکلی چەند ساڵی دوایی هاتیە مەزدەرەکەی بریتە لە ئەمریکای جنوبی و ئەمریکای شیمالی لەوێ زۆر بەکاردێنن بە تایبەتی بڕۆکلی و قەرنابیت پێکەوە بەس لای مەش هەیە کاکتۆر ئێستا زۆر خەڵک بەکاری دێنێ چەند ساڵەکە خەڵک هەیە بەکاردێنێت ئێستا ئەو مەساڵە دوایی بەڵێ دەتوانی بەخای بخۆی دەتوانی بە کوڵایی دەتوانین لە ڕوونسۆرکەوە هەموو نەواک دەبی حەسەب ئەو شخصە طبعا دژی سەرپەنجەی تێدایە و هەروە بێتە کارۆتین تێدایە کە لە ناو جێزەر و پیازش هەیە لە بۆ بڕۆکلی بڕۆکلی و قەرنابیت پێک بەس قەرنابیت من زیاتر قەرنابیتم پێ خۆش ئاز دەکەم سووکترە تامی خۆشترە هەرزکردنی ئاسانترە هەرچەند نەفسی جەماعەتن بەڵێ تقریبا توانی بە سێ سات زۆریش بخۆی بە زەردی باغڕوونی مادەی پۆتاسیۆمی تێدا لە بۆ دڵ و لە بۆ ڕخینەکان باشە کالیسیۆم و فۆلیک ئەسیدی تێدایە کە لە بۆ خوێن بەرەو بۆ ئافرەتان باشە دووجیان بە تایبەتی مادە فۆلیک ئەسید ڤیتامین سی باش تێدا هەیە کەواتە لۆ بەرگری لەش باشە لە ئەمریکای تەبان حەبیشیان دروست کردی ئەو کەسانەی کەەوە حەزیان لێنی و هابی خۆن ئەوەندە بە سوودە بۆیە حەبەکەی دایاندنێ هەفتەی جارێک دوجار سێزار حەبەشی دەخۆن هەتا لە سوودەکەی بێبەش نەبێن بەڵێ حەبەکەش پێ دەڵێن بڕۆکلی ئایزۆلیتد ئەکستراکت یعنی خلاصەی بڕۆکلیان کردە حەبێک و هەفتەی دەتانی بخواتن لە بۆ قەبزی و ماسیریش باشە چووکە ڕیشاڵی زۆر تێدا هەیە و ڕێژەیەکی زۆر ئاویشیان تێدا هەیە چیمانمە بەس باسی شیر و ماز دەگە بە کورتی لە 5 دقەی بکەین بکە باشە خەڵکی هەولێر ماز مەشهور بکە و منیش بە خولەکە باسی بنێژ دەکەم باش لەبەر باسی ئاویشمان نەکرد طبعا شیر و ماست شیر خوای پەروەردگار کە لە قوڕانی باسی دەکاتن لە بۆ منداڵ زۆر زەرو لە بۆ 2 ساڵی یەکەم چونکە شیر 58 مادەی تێدایە حتا ئاویش تێدایە پێویست بە هیچ خواردنش ناکەم منداڵ 2 ساڵ دەتوانێت هیچ نەخۆ بە شیری بخۆ ئەوە شیرێکی ئەوەی تر بەڵام شیری دایک گەلە لەوەی دەوڵەمەندترە دەبان شیری حیوانی بە حیوانەکەی دەگۆڕێ بە وەرزەکەش دەگۆڕێ لە بەهاران شیرەکە ئاوی زیاترە چووکە گژوو جیا زیاترە کە دەخواتن ئەویش کاریگەری لەسەر شیرەکە کاریگەری زۆری هەیە باسمان کرد لەگەر خورماش خۆی باشە شیر بەڕاستی زۆر بەسوودا بەڵام پێمان چاکە بەلای کەمی سبەینان گلاسێک بخورێتەوە لەو کەسانەی کەوا هیچ مشکلیان لەگە شیر نییە بە زانستی نوێ دەرێ ئێوارام خۆ ئێستا باشترە لە سبەینان ئەوانە زانستی زمانان بازدازمنان ێستا چاوە کاکتۆر شیر بە خۆی دەرێ کاتێک کە خواردە دەبێ عەلەقەل سەعاتێکە تا سەعات و چارێکێک نەخەوی پاشان چونکە مادەی زۆر تێدا هەیە بە ئاسانی قورسە ئاگۆت پێش نووسن نابێ بخۆی بەڵام ئەگەر ئێوارەکەی بخۆی باشترە ئەم پێم باشە بەیانیان بخۆن وڵا بەیانیان باشتر لەگەر قەڵەویش بیتن ئەمە زۆر زار بنەخۆشەکانی خۆم دەڵێم هەفتەی زارێک بخۆن چونکە کالیسیۆمی تێدایە ڤیتامین سی تێدایە ماشەڵڵا 58 مادەی تێدایە پرۆتینی باش تێدایە چەوری باش تێدا هەیە زۆر بەسوودە باش بەڵام ناتوانێت بە تەفسیل بیستنە ناوی چونکە من لە حەڵقەیەکی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ ئەو کەسێ دەوێ بە تەفسیل بیبینی بە زۆر بە درێژی باسم کرد جیاوازی ناشری قۆدی و شیری دایکم کردیە طبعا ماستی لە شیر دروست دەکرێت بەڵام ماست لە شیر جیاوازی سێتر شیری زۆرە ئەو ترشەوە دەکا خواردنی زیاتر هەزم کاتن و زیاتر مەعیدەی ڕەوانکە طبعا ماست لە ئەوروپای نەبوو هەتا ساڵی 1500 نەبوو 1500 نیان دەزانی بکەن یەک لە مەریکان نەخۆش کەتیە مەعیدەی تێکسووە یەک لە زانایەکان پێی گوتیە لە وڵاتی عەرەبی و ئیسلامی شتێک وا هەیە شیر مادەش تێ دەکەن دەبتە ماست درێن بۆ مەعیدە و خواردنی سووکە و مەعیدەی باش لە بۆیان بردێ پێچابوویتەوە لەو کاتی ئەمری کردیەکەوە بیهێنن و زۆر ساکە وەڵا ئاسانە و زووش هەرز دەبێ باسی بنێشتی کوردەواری دەکەیت کاکتۆر دەرێت زیاتر لە 2000 ساڵ پێش ئێستا لە کوردستان هەبووە یعنی دروست کراوە کەواتە دەگەڕێتەوەش بۆ 2 شوێن زۆر بە تایبەتی ناوچەی هەورەمان هاورەمانی ئێران ئەو دیوی و هاورەمانی ئەملایە لە چ دروست دەکرێت لە دارەکانی دارەبەن دارەوان داری قەزوان و ئەو دانیشتوانی هەورەمان لەگەر باکووری خانەقین لەگەر بناری چای بەمۆ ئەمانە بەناوبانگن بە دروستکردنی برێژ بۆ سباشە بۆ زاخاوی مێشک بۆ گەدە بۆ دانەکان بۆ چەند لایەنێشی تری مرۆڤ بەسوودن جگەلەوە کاکتۆر بیستم لە پزیشکانی ئەوەی تایبەت کە باسی ڤایرۆسی کۆرۆنایان دەکە کۆرۆنا ڤایرۆس دەیانون بۆ ئەوی دەمت هەمیشە وشەگە نەبێت تۆ ناتوانانی هەمیشە ئاو بخۆیتەوە کە بنێش بەکاربێنە بنێشتی کوردەواریش جیاوازە لەگەر بێشتەکانی تری کە لە وڵاتان دروست دەکرێت کاک دکتۆر هەم تامەکەی تەنانەت شێوەی پێویستیشی
بە هەتەرکانانە ئیساکە زانستنیە دەرێ بۆ جوانیش بۆ لۆچ ئەمانە ناهێت چکە هەمیشە دەتوان برێ وەرزشێکە خۆڕازەی دەم باشترین وەرزش بۆ ئەوە و هەروەها نخۆشیێکی شەیە نەک ئەوەی کە لێدانی دڵ و هین کە دەویان خوارە بێ زۆرە نخۆششترێ نازم چی پێکار لە کارکردین دەماری هەفتە دەرێت زیاتر بریش بزووکەواتە ئەوە تا ماسوولەکانی ئەمانەی شەویلا کۆوانەی بەهێز بێ کەواتە دەتوانن لە مانجی ڕەمەزانیش بەکاربێنن هەم بۆ توێنێتیش باشە پێشەوەی بنون و دەتوانن بۆ کاتەکانی تریش نازانم وابزانم بۆ ئەندازەیە دەتوانی کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆژ بێنی بینەرانی خۆشەویست بۆ ئەندازەیە کۆتایی با بەرنامەی ئەوڕۆژمان دێنین تاوەکو بێگەشتنەوەیشتێ بەخوای پەروەردگارتان دەسپێرین خواتان لەگەڵ